هەشتی مارس بە چەندین چالاکی جۆراوجۆر لە پارێزگای هەڵەبجا بەڕێوەچوو. بەشێک لە کچان و ژنان جلی کوردیان لەم ڕۆژەدا پۆشی. ئەوان دەڵێن پێگەی ژن لە هەڵەبجا وابەستەی مێژووەکەیەتی، پێویستە ڕێگەیان پێ بدرێت بۆ هێنانەکایەی خەونەکانیان. بێمە ئەومان لە بەرچاوێکە پێگەی ژن لە کۆمەڵگاکاندا چەند گرنگە و لە هەڵەبجەشە هەر لە سەردەمی عادی لە خانمەوە هەتاوەکو ئێستا ژنان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە پێگە ئیداریەکان و پێگە کۆمەڵایەتەکان و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی. بە ئێستاشەوە من زۆر خۆشبەختم. هەندێک لە ژنان و چالاکوانانی ڕێکخراوی نوێ بۆ ژینگە و مافەکانی ژنان بە ناشتنی نەمام پێشوازیان لە ڕۆژەکە کرد. لە بەیاننامەیەکدا ئاماژەیان بەوە کرد توندوتیژی خێزانی و ئابووری زیادی کردووە. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی دیکە توندوتیژەکان زیادی کردووە بۆ هۆی بارودۆخی نەخوازراوی تەندروستی کە بەشێکی زۆر ژنان بوونەتە قوربانی. سەرەڕای بارگرانی توندوتیژی ئابووری کە کاریگەری خراپی لەسەر خێزانەکان دروست کردووە، ئاکامەکانی بەپێی ئامارەکان لە جیهاندا زۆر زیاترە لە ساڵانی ڕابردوو. لە هەیکەلی ئیداری پارێزگای هەڵەبجەدا ژنان خاوەنی چەندین پۆستی باڵان بە شێوەیەک هەر لە قایمقام و سەرۆکی زانکۆ و شارەوانی و مافی مرۆڤەوە چەندینی دیکەژەن. بەرپرسانی ئیداری ژن لەم ڕۆژەدا دەڵێن بەڵێ بۆ یەکسانی ژن و پیاو لە ئەرک و مافدا. لە ڕاستیە ئێمە ژنان کە لە هەڵەبجە لەوانەیە بوو بە نمونەیەکی بەڕێوەبردننی ژنانە، بەڵام خودی خۆمان وەکو ژنان هەست بەو ژنێتیە ناکەین، تەنها وەکو بەرپرسارەتیەک مامەڵە لەگەڵ پۆستەکانمان ناکەین، چونکە کاتێنە سەر کارەکانمان بێگومان ئێمە هەموو بەریەکی ژنانە لە خۆمان دەکەینەوە، تەنها ئامانجمان خزمەتکردنە. پێگەی ژن لە سنووری پارێزگای هەڵەبجەیە ئەتوانم بڵم تا ڕادێک لە ڕووی ئیداریەوە هەنگاوی باشی بڕیوە، توانیویانە لە هەندێک لە پۆستە ئیداریەکانە بتوانن خانمان بەڕێوە برن، توانیویشیانە جێدەستی خۆیانیان دیار بێ. زۆر بوون ئەو خانمانەش کار خۆیان بە تەنها و لە هەشتی مارسدا بە ئەنجامدانی چالاکی پەیامی خۆیان گەیان. چرۆ دەڵێت بە پێشەنگایەکی شێوەکاری پەیامی ژنانی لەم ڕۆژەدا گەیاندووە. ویستم بکەوێتە ڕۆژی هەشتی مارسەوە لەبەر ئەوەی زۆربەی تابلۆکانم تعبیر لە ئافرەت دەکەن، ئازادی ئافرەت، شکۆمەدی ئافرەت، جوانی ئافرەت، پلە و پایی ئافرەت. لە زۆرێک لە دام و دەستگاکاندا و لە کاتی بەڕێوەچوونی مەراسیمەکاندا بە پێشکەشکردنی گوڵ و پیرۆزباییکردن لە ژنان هەشتی مارس پیرۆزکرا. بەشێک لە چالاکوانانی ژنانیش ئاماژەیان بەوە کرد پێشکەوتنەکان بۆ پێشوازیکردن لە مافەکانیان هەنگاوی باشی بڕیوە لە هەرێمی کوردستاندا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.